سڵاوتان لێ بێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا هەوڵ دەدەین کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو بکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی شەیتانە کە لەلایەن نووسەری بەناوبانگ ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئامانجی نووسەر لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە چاواشەکارەکانی سیحر و جادوبازی ئاشکرا بکە. هەروها ئەم کتێبەی نووسەر باسی کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر لە خۆ دەگرێ کە خودی کەسایەتی ماکوان کەریم بەشداری مەیدانی لەم ڕووداوانەدا کردووە و لە کتێبەکەیدا بۆمانی باز دەکا. و نووسەر دەڵێ کە ڕووداوەکانی نێو ئەم کتێبە لە ژیانی ڕاستیدا بەسرم هاتووە و تەنها ناوی کەسایەتیەکانی نێو کتێبەکەی گۆڕیوە، ئەویش بۆ پاراستنی ناسنامەی کەسایەتی ڕاستەقینەکان. هەروەها کۆمەڵێک زانیاری زۆر لە خۆ دەگرێ سەبارەت بە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بابەتی جنۆکە و سحر و جادوبازیدا. و ئەگەر هەر تاکێک تووشی حاڵەتێکی لەو بابەتە بۆیەوە چۆن بتوانێ مامەڵەی لەگەڵدا بکە. ئەمانەی باسمان کرد زانیاریە گشتیەکانی کتێبەکەن و بۆ تێگەیشتن لە تەواوی چیرۆکەکە دەتوانن بینەری بەشەکانی تری چیرۆکەکە ببن لە ڤیدیۆکانی پێش و ترماندا. بەڵام بیرتان نەچێت دەتوانن پشگیری زیاتریشمان بکەن بۆ بەردەوام بوونمان، ئەوش لە ڕێگەی لایککردنی ئەم ڤیدیۆیە و دەتوانن سبسکرایبی کەناڵەکەشمان بکەن بۆ ئاگادار بوون لە هەموو چالاکیەکانمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. ئەڵڵا بەخش تەلەفۆنی کرد و داوای کرد لەگەڵ ئیقبالدا قسە بکە. دوای داخستنەوەی تەلەفۆنەکەیان ئیقبال ئەوەی باس کرد کە کۆمەڵێک لە ساحیرەکانی هیندستان بە جێگاکەیان زانیوە. ئێستا داوای هەموو ئاڵتونەکان دەکەن یاخود منداڵەکە دەکوژن، بێزگە لە منداڵەکە واز لەوانی تریژ ناهێنن. ماکوان: ئەی نەیوت سەلام الله لەکوێیە؟ ئیقبال: نازانین، باوکم ژمارەکەی تۆی داونەتێ، تەلەفۆن بۆ تۆ دەکەن. ماکوان: ئەی باشە ئێستا چی بکەین؟ کەسمان نەمان دەزانی چی بکەین، هەمومان بە دەوری خۆماندا هەڵدەسوڕین و کابرای جوولەکەش بە دیارمانەوە وەستا بوو. لەگەڵ حوسێن قسەی دەکرد، ئاگام لە سامان بوو زۆر دەترسە. سامان: کاک ماکوان بڕوا بکە تازە ئەو هیندیانە واز لە ئێمە ناهێنن. ماکوان: وەڵڵا سامانگیان ئەمە ژیانە، یان ئەوەیە نابێ هاوڕێیەتی من بکەی، یان ئەوە تا ژیان لەگەڵ من وەکو ڕەمزی لێدانی دڵە. ژیان بەرز و نزمە لە لای من، زۆر سالاکین لە ژیان، دنیا هەموو کەس لە بیر بکە من لە بیر ناکە، ئێمە خۆشەویستی یەکین. جا مادام تۆش لەگەڵمدا هاوڕێ دەبێ بەرگا بگری، ئەوە تەنها دەتوانم پێت بڵێم خواد لەگەڵ، تەنها ڕێز و خۆشەویستیمان هەیە. سامان: وەڵڵا بڵێم چی کاک ماکوانگیان، من تازە ژنم هێناوە، دەمەوێ ماڵ دروست بکەم، کێشەی خێزانیشم زۆرە، با کێشی تریشم بۆ زیاد نەبێ. ئەگەر بەلاتەوە ئاسایی بێت من حەز دەکەم ئەو چەند ڕۆژەی لێرە بووی خزمەتم بکردیتایە، بەڵام حەزم بم کارە نییە و ماڵ ئاواییتان لێ دەکەم. ماکوان: زۆر ئاسایە براکەم، خواد لەگەڵ و عەزێتماندای، بەڵام دەین زانتاکانمان دەهێنینەوە لە ماڵتان و دەڕۆین، ماڵەکەت هەمیشە ئاوا بێ. حوسێنش تووڕە بوو، دەستی کرد بە جنێودان بە سامان و تفێکی لێ کرد و وتی: ماکوان تۆی نەدەناسی، خۆی خستە ناڕەحەتی و ئازار لە پێناوی تۆ، ئەگەر یەک تۆز مرد بوویتایە ئەوە لەم کاتەدا جێت نەدەهێشت، تف داوەشەی. ماکوان برای منە و هەر ناهێڵم بێ بۆ لای تۆ. ماکوان: ناسەیدا حوسێن کاکە، بۆ خۆی ئازادە با بڕوە، ڕاست دەکا با تووشی کێشە نەبێت، تازە ژنی هێناوە، وازی لێبێنە با بڕۆین. سامان سەرکەوە دین بۆ لای تۆ جانتاکانمان دەبین و دەڕۆین. سامان: باشە کێشە نییە با بڕۆین. سەرەتا چوینە ماڵیان و دەستمان کرد بە جانتا کۆکردنەوە. خەریکی جانتاکان بووم لەگەڵ ئیقبالدا، هەرچەندە دڵی زۆر پڕ ببوو، هەمیشە دەگریا بۆ سەلام الله. سامانیش خەریکی چا دروستکردن بوو، لە خواریشەوە حوسێن چاوەڕێی دەکردین لەگەڵ کابرای جوولەکە بۆ ئەوەی هوتێلێکمان بۆ بدۆزێتەوە. سامان هاتە لام و بەدەم گریانەوە وتی: کاک ماکوان زۆر داوای لێبوردن دەکەم نەدەبوو ئاوان بووتایە، لەو کاتەدا ترسێکی زۆر دایگرتە بووم، زۆر خەجاڵەتم، ماڵی خۆتە تا مردن لەگەڵتم، چۆن دەهێڵم بڕۆن بۆ هۆتێل. ماکوان: ناسامانگیان، نامانەوێ بە بۆنەی منەوە تووشی کێشە و چەرمەسەری ببی، لەبەر ئەوە من دەڕۆم و تۆش هیچ مەجبور لەگەڵ کەسێکی نەناسراودا کە ئەفغانیە خۆت پیاو خراپ بکەیت. سامان: بەخوا ناڕۆن، ئەگەر سرم دانابێن ناهێڵم بڕۆن.
بابا قسەیەک بوو کردم زۆر هەڵەبووم، ئیتر شەکری وا ناشکێن و ناهێڵم بڕۆن مەگەر بەسەر لاشمدا هەنگاو بنێن. ماکوان: آخر سامانگیان من بەرگەی قسەیەکی تری ئاوان ناگرم، یان لە هیچ شتێک لەگەڵماندا بەشدار مەبە یان برایەتیمان بکە. سامان: ئەو خەمە سەرسەر و سەرچاوم، تۆ هەرسی بڵێ من لە خزمەتتدا. ماکوان: بڕۆ حوسێن و ئەو جووە بانگ بکە سەرەوە و لای ئەویش بڵێ من ناهێڵم. ماکوان بڕوە. کە ئەو قسەیەم کرد لەو کاتەدا لەسەر خۆم نەبووم، چۆن دەستیان لێ هەڵدەگرم. سامان: باشە هەر ئێستا. چوو حوسێن و جوولەکەکەی بانگ کردە سەرەوە و لە خواریشەوە حوسێن ئەوەندەی تری پێ کردبوو. حوسێن: هیچ خەمت نەبێ ماکوان، شوقەیەکم بۆ پەیدا کردووی بچۆرە ناوی. سامان: تەواو باسی ئەو مۆزوعە مەکەن، ماکوان ماڵی خۆیەتی. ماکوان: دەستان خۆش بێ، حەز دەکەم تۆزێک موجامەلەی ئەم جوولەکەیە بکەم. حوسێن: پێی بڵێ ماکوان دەڵێ ناوت چییە؟ حوسێن: ناوی ڕافیە و خەڵکی هۆڵندایە. ماکوان: زۆر سوپاسی بکەن کە بەدەممانەوە هاتوو جێی نەهێشتین. پێشی بڵێ کاتێک لەم کێشەیەدا دەرچوین ئاڵتون و شتەکان زۆرن، جگە لەو بە کەسی تری نادەین. ڕافی: زۆر سوپاست دەکەم بەڕێز ماکوان، من دەگەڕێمەوە بۆ هۆڵەندا. ئەویش عاقڵ بوو، ڕاستە خۆ لە بەرچاوی هەمویاندا تەلەفۆن کارتی خۆی دامێ کە ئەوە دەلالەت بوو بۆ من ڕاستە خۆ پەیوەندی پێوە بکەم و حوسێن لە یاریەکە بکاتە دەرەوە. زۆر سوپاسم کرد و پێم وت کە کارتەکە بدات بە حوسێن، ئەو براو پشتی منە و لەوی وەردەگرم و لای ئەو نافەوتێ. کەوام وت حوسێن زۆری پێخۆش بوو، زانی پیاوی خیانەت نیم. حوسێن و ڕافی ڕۆیشتن. ئیقبال ئەوەندە بە کەساسی دەگریان، منیشی خستە گریان. سامان: کاک ماکوان ئەوە تۆ دەگری؟ ماکوان: بۆ گریانی ئیقبال دەگریم، ئەو باوکە و منیش باوکم، هەست بە ناڕەحەتی و ئەو ئازارانە دەکەم کە ئەو دەیسێژێت. سامان: وەڵا وامزانی لە ژیانتدا ناگیری تۆ، ئەوەندە ڕق هاتیتە بەرچاوم. ماکوان: براکەم خۆ من ڕۆبۆت نیم، منیش مرۆڤم و هەست و سۆزم هەیە، لەوانەیە ئەو ئازارانەی کە من چەشتومە تۆ هەر پێیت پێ نەبردبێ. من بۆ گریانی زۆر کەس دەگریم، کە عارەبانچیەک دەبینم پاڵ بە عارەبانەکەیەوە دەنێ بۆی دەگریم، چونکە هەڵس و کەوتم لەگەڵیدا بووە، ئەزانم هێزی ئەو لە دەستیدا نییە، هێزی ئەو لە منداڵەکانیەتی کە لە ماڵەوە چاوەڕێی نانی ئێوارە لەو دەستە زبرانەی دەکەن. من هەموو کاتی بارانێک دەگریم، چونکە دەزانم هەزاران کرێکار لەبەر باراندا بلۆک دەخەنە سەریەک و جبلەی چەمەنتۆ دەکەن و وەستاکانیان بە جنێودان پێیان دەڵێن خێراکەن بارانەکە چیمەنتۆکەمان بەفیڕۆ دەدا. من دەگریم کاتێک بەفر دەبارێ، ئەگەر لێم بپرسن بۆسی دەگری بە درۆ دەڵێم یادگارەکانی سلێمانیم بیردێتەوە، بەڵام بۆ ئەو ماڵە هەژارانە دەگریم کە نەود لە سرا و زۆپاکانیاندا نییە و ماڵەکانیان بێت تاپۆی و شوشەی پەنجەرەیان نییە. من ئاوا دەگریم. من دەگریم کاتێک گەنجێک دەبینیم بەلای مێزێکەوە دانیشتووە و کارتی مۆبایل دەفرۆشێ و لە گەڵیشیدا پیلی سەعات دەگۆڕێ، چونکە هەموو ئاوات و خۆشیەکانی لەسەر مێزەکەی هەڕاز دەکا، زۆر بە بەهێزیش خۆی نیشان ئەدا. من دەگریم بۆ ئەو پیاوە پیرانەی کە تەسبیح دەفرۆشن یاخود لفکە یان شقارتا دەفرۆشن، بۆ ئەو ژنانە دەگریم کە لە بازاردا کنگر دەفرۆشن و دەست دەگێڕن. من چەندین جار لە ماڵی خۆماندا قسەم پێوتراوە، لەبەر ئەوەی هەرچی پارەم پێبووە داومەتە ئەو ژنانەی کە دەست دەگێڕن. پێمیان وتووە تۆ شێت بوویتە ماکوان بۆچی وا دەکەی، بەڵام ئەوان بێ ئاگان لەوەی من بە گریانەوە لێیان دەکڕم و هەمیشە دەڵێم پێش ئەوەی لە باوەشی شەڕواڵ پیسێکدا گەرم ببنەوە با بڕۆنەوە بۆ ماڵەکەی خۆیان و بەو پارانە گەرم ببنەوە لە ناو کەس و کارەکانی خۆیاندا. من دەگیریم بۆ ئەو کچانەی کە باوکیان پارەی نییە جلوبەرگی قوتابخانە و قردێلەیان بۆ بکڕێ. بڕوا ناکەم بەڕێوبەری پۆلیس و ئاسایش و ئەندام پەرلەمان و دەسەڵاتدار و ئەوانە بگرین، چونکە ئەوانەی من باسم کرد خۆم بینیومە بۆیە دەگریم، بەڵام ئەوان نەیان بینیوە چونکە ئەوان دەریان دەکەن لەسەر سکی ئەوان دەژین یان لەسەر دەنگیان بەرز دەبنەوە. من چۆن نەگریم لە بەردەممدا منداڵێکی سوالکەر ئەمرێ، ئەزانی منداڵت سوالکەرەکە بۆچی مرد سامانگیان؟ سامان: نەوەڵا کاک ماکوان نازانم، چونکە دایکی برسی دەکرد بۆ ئەوەی سواڵی پێ بکە تا منداڵەکەی بگیری و دواتر لە برساندا مرد. هێشتا ناگری لەگەڵمدا، فرمێسک بە ساوددا نایەتە خوارەوە کە گەنج بە لارە ملێ زانکۆ پەیمانگاکانیان جێهێش لەبەر کوڕان و کچانی ورگزلەکان. ئازانی بۆچی ڕەقیشم؟ سامان:
نەوەڵا کاک ماکوانگیان نازانم. ماکوان: لەبەر ئەوەی زۆر کەسم بینی باسی شەرەفی دەکرد، کەسی خۆی بێشەرەفترین کەس بوو، زۆری تر باسی دەستپاکیان دەکرد، دز و زەردە دەرچوون. خەڵکم بینی باسی داوێن پاکیان دەکرد، دواتر بۆم دەرکەوت خۆیان داوێن پیسن. زۆرم بینی باسی نیشتیمان پەروەریان دەکرد، کەسی خۆیان زاش و نیشتیمان فرۆش دەرچوون. زۆری تریشم بینیوە. ئەوەی سەرەتا باسم کرد دڵم نەرم دەکات و دەمگرێنێت. بەشی دووەمی قسەکانی تریشم دڵم ڕق دەکات و دەموەستێنێت. ئەمانە ماکوانیان دروست کردووە، بۆیە بڕیارم داوە هەتا ماوم پشگیری خەڵکی هەژار و کوڕی چاک بکەم، چونکە خۆم لەوانم و هەتا بۆشم بکرێ لە هەمبەر ئەوانی تر ڕق لە دڵ دەبم. لەم قسانە دابووین لە پڕ زەنگی تەلەفۆنەکەم لەیدا لە هیندستانەوە بوو. یەکێک بە ئینگلیزی قسەی دەکرد، دەنگی لە ئەمیتا بازان و شامی کاپور دەچوو. بە ئینگلیزیەکی هندی قسەی دەکرد. منیش ئینگلیزیەکەم دووکەڵ دەکا. ناسار وتم بۆستە. ئاماژەم کرد بۆ سامان و وتم: ئینگلیزیەکەت باشە تۆ سامان؟ سامان: نەوەڵا منیش هیچی لێ نازانم. ماکوان: ئیقبال ئەی تۆ دەزانی؟ ئیقبال: خوو بە خراب نیم. منیش ڕاستەوخۆ دامە دەستی و دایان بەیەکدا و من و سامانیش بە دیارەوە وەکو تەلەڤیزیۆن تەماشامان دەکرد. بە سامانم وت وەرەقە و قەڵەمێکی بۆ بێنە بۆ ئەوەی بینوسێ تا قسەکانی بیر نەچێتەوە و تۆماری بکە. تەلەفۆنەکەی منیش ئۆتۆماتیکی دەنگەکەی تۆمار دەکرد. کە تەواو بوو پرسییم چی بووە ئیقبال؟ ئیقبال: وەڵا ئەوان داوای ئاڵتون و شتەکان دەکەن کە دەرمان هێناوە. ماکوان: ئێ بردویانە بڵێ سەلام وڵڵامان بۆ بهێنەوە کەلوپەلەکانیش ببەن بۆ خۆتان. ئیقبال: بەس سەلام وڵڵایان بردووە و ئاڵتونەکانیان لا نییە. ماکوان: چۆن شتی وا دەبێت درۆ دەکەن؟ ئەی لە کۆڵە پشتەکەی سەلام وڵڵا نەبوو؟ ئیقبال: بەڵێ وابوو، بەڵام من فێرم کردبوو ئەگەر شتێک ڕوویدات زان تاکە فڕێداتە جێگایەک یاخود بیشارێتەوە و شوێنەکەشی بزانێت. ماکوان: کەواتە لە باخچی ئاژەڵەکان سەلام فڕێی داوە. ئیقبال: عەقڵم بۆ ئەوە دەچێت و هەر دەبێت وابێ. ماکوان: تەلەفۆن بکە بۆ ئەڵڵا بەخش، بزانە کۆتا قسەیان لەگەڵ ئەو چی بووە. لە دوای ئەوەی قسەی کرد لەگەڵ ئەڵڵا بەخش بۆی باس کردم هەر ئەوەندەیان وتووە ئەو شتانی کە دەستیان کەوتووە دەبێت بیدەن بە ئێمە و بیگەڕێنەوە بۆمان، ئێمە خاوەنی ئەو گەنجینەی. ماکوان: واتە ئەڵڵا بەخش نەیوتووە چەندە و چیە و چۆنە؟ ئیقبال: نەخێر نەیوتووە، هەر ئەوەندەی وتووە ئەوەی دەریان هێناوە ناردوویەتی بۆ ئەوروپا. ماکوان: کەواتە تەلەفۆنیان بۆ بکەرە و دڵنیا بەرەوە کە ئاڵتونیان بەدەست گەیشتووە. ئەگەر وتیان نا هەوڵ بدە بە زمانی ئوردو بە سەلام وڵڵا بڵێ چی کردووە لە جانتاکە، ئەوان تێناگەن. ئیقبال: ئوردو نزیکە لە هیندیەوە، با بە فارسی بڵێم باشترە. ماکوان: من نازانم، گرنگ ئەوەیە بزانین چی لە جانتاکە کردووە. بە تەلەفۆنەکەی من زەنگیدا لەگەڵ جەماعەتی هیندستان قسەی کرد. وتی چاوەڕێ بکەن تەلەفۆنتان بۆ دەکەین. ماوەیەکی پێچوو کەسێکی هیندی تەلەفۆنی کردەوە. دامەوە دەست ئیقبال و ژمارەکە بەلزیکی بوو. ئیقبال دەستی کرد بە گریان لەگەڵ سەلام وڵڵا قسەی کرد. منیش خەریک بوو دڵم ئەتەقی، بۆیە دانەیەکم کێشا بەسەری ئیقبالدا وتم: کاتی ئەوە نییە بڵێ جانتاکەی چی لێ کردووە با ڕزگاری بکەین. لەگەڵ سەلام وڵڵا قسەی کرد. دیار بوو قسەی لێ وەرگرتە بوو، جێگاکەشی زانی بوو، بەڵام خۆزگە هەر نەمانزانی بە. سەلام وڵڵا جانتاکەی فڕێدا بۆیە ئەو جێگایەی کە پڵنگە تایگەرەکانی لێبوو. لە دوای داخستنەوەی تەلەفۆنەکە ئیقبال زۆر بەخۆشی وتی: ماکوان دۆزیمەوە لەو جێگایەدایە. تەماشایەکم کرد بە سەرسامیەوە. دڵت بەسی خۆشە، خۆ ئێستا دەزانین کە سەلام وڵڵا ماوە، بەڵام ئەوەی بسێ بۆ ئەو جێگایە بە ساغی نایەتەوە. ئەزانی لەکوێدایە لای 6 پڵنگی تیگەرە، هێزی یەک پێکێشانی 100 بۆ 150 کیلۆیە. سامان: ئەی باوکە ڕۆ سڕێی ئەم فلیمەیە. ئیقبال: ماکوان چی بکەین باشە؟ ماکوان: نازانم، تەلەفۆنی حوسێنم بەرێ. سامان: من لام نییە. ماکوان: با بچین بۆ لای ئەو بۆ دۆنەرەکەی. هەڵساین بەرەو لای ئەو کەوتینە ڕێو لە دڵی خۆمدا دەموت حەزە. سەسی لە سیلاوی، ڕاقینی سابوونی ڕەقی، بەرقان وەکو بەرق وەرن ئیشم پێتانە. هیچ نەبوو، کەسیش نەهات بەدەممانەوە. ڕۆشین بۆ دۆنەرەکە لەوێ ڕافی دانیشتە بوو. چوومە لای ڕافی و حوسێنش هاتە لامان. بە پێکەنینەوە بە حوسێنم وت: بڵێ ڕافی، ماکوان ئەڵێ بیستومە کە دەڵێن ئێوەی جوولەکە زۆر ڕەزیلن،
بزانە ڕاستە یاخودنا کە بۆی وەرگێڕا دەستی کرد بە پێکەنی. ڕافی: ئێوە دەعوەتی من ئەوە جوولەکەی هۆڵندا و ئەوروپانین ڕەزیل بن، ئەوە جوولەکەکانی ئیسرائیلن بەو جۆرە. ماکوان: حوسێن پێی بڵێ ئیسرائیلی خۆش دەوێ یاخودنا؟ ڕافی: نەخێر من دژی ئیسرائیلم. ماکوان: کەواتە هاوڕێ و ڕەفیقی. ڕافی: موسڵمان ڕقی لە جوولەکەیە ڕاستە ماکوان؟ ماکوان: ڕاستە ڕقمان لە جوولەکەی ستەهیۆنی و ئیسرائیلیە، نەک لەبەر ئەوەی جوولەکەیە، نا لەبەر ئەوەی فەڵەستینی داگیر کردووە، هەروەکو ئێمەی کورد ڕقمان لە تورک و عەرەب و فارسە، نەک خەڵکەکەی، بەڵکو دەسەڵات و سیستەمەکە. جا جوولەکە ئەهلی کتابن و لە ماڵیشیاندا نان دەخۆین و ژنیشیان لێ دەخوازین، واتە حەزمان بە خزمایەتیتان هەیە. ڕافی: ڕاستە وایە، ئەوانە دەزانم لە هۆڵندا دراوسی موسڵمانم هەیە و خەڵکی باشن. باسەکەم گێڕایەوە بۆ جەماعەت کە جانتە ئاڵتوونەکە نەگیراوە، بەڵکو لە جێگەیەکدا لە باخچەی ئاژەڵان لە ناو بەشی پڵنگەتی گەرەکاندایە. پرسیارەکەش ئەوەیە کە چۆن بڕۆین بیهێنین، مەبەستیشما شەوی بەسەردا تێپەڕ نەبێ. پێویستمان بە منداڵێکە بچینەوە ئەو جێگایە و بەو کەسانە بڵین ئەوە زانتای منداڵەکەمانە نەیزانیوە و فڕێداوەتە ئەو جێگایە و بۆمان بهێنەوە. جگە لەو ڕێگا چارەیە کەس چارەی تری لایە تا ئەو منداڵە ڕزگار بکەین. حوسێن: ئێستا من منداڵەکەی خۆم دەهێنم و دەڕۆین. کە چوینەوە بۆ باخچی ئاژەڵان، من و حوسێن ئەو بانەی کە دەیکەینە دەستمان هێشتا فڕێمان نەدابوو بۆ پرزگەکەمان. باسمان کرد کەسی ڕوویداوە، وتی نیو کاژمێری تر پڵنگەکان دەکەنە ژوورەوە، بچن بیدۆزنەوە و بزان منداڵەکە فڕێداوەتە کوێ. چون هەموو جێگاکە گەڕاین لە بن دارێکدا دۆزیمانەوە و دامە دەستی ئیقباڵ و وتم کوڕەکەتی پێ ڕزگار بکە. دوای ئەوەی کۆڵە پشتەکەمان دەرهێنا و دامە دەست ئیقباڵ و ئەوەشم پێوت کە ئاگاداری بێ، چونکە ئەو کۆڵە پشتە ژیانی کوڕەکەتی تێدایە. ڕافی: ئەگەر مۆڵەتم بدەن لە ناو سیارەکەدا تەماشایەکی دەکەم، کە هاتووم حەز دەکەم هەر بیبینم، بزانم ڕاستە و قیمەتی چەندە. هەموو لەو کاتەدا تەماشای منیان دەکرد. منیش خوورپەیەک بە دڵم هاتوو ترسێکم لێنیش، بەڵام پێم وتن کە ئاساییە با سەیری بکە. بەدەم ڕێگاوە بە فارسی بە ئیقباڵم وت: ئێمە کە چوونە ناو سیارەکە تەماشامان کرد تۆمەیە ناوەوە و دابنیشی، لە دەرەوە با نەوەکو ڕابکە، هەر بۆ ئاگاداربوونی خۆمە، چونکە دەبێت زیاتر لە جاران ئاگامان لەو ئاڵتوونە سەخیفە بێ تا سەلام الله ئازاد دەبێ، کە سەلام ئازاد بوو ئیتر چاوی هەمووتان دەربێ. چوینە ناو سیارەکە و ئیقباڵ بە ناوی ئاگاداری و پاسەوانیمان لە دەرەوەی سیارەکە مایەوە. ڕافی تەماشای دەکرد و هەناسەی هەڵدەکێشە، تەماشای دەکرد و ملی بەعەدا. ماکوان: چی ئەو هەموو هەناسەیە بۆ هەڵدەکێشی؟ حوسێن پێی بڵێ چی بووە؟ ڕافی: قیمەتی ئەو ئاڵتوونە لە خودی ئاڵتوونەکەدا نییە، بەڵکو لە کۆنی و نەخشی ئاڵتوونەکەدایە، لەگەڵ ئەو ناوانەی کە لە سەری هەڵکۆڵراوە. ماکوان: نرخەکەی چەندە بە نزیکەی؟ ڕافی: پارەیەکی ئێزگار زۆرە، دەتوانین بیخەینە مەزادە و لە سویسرا یان بەلجیکا، مۆزەخانەی وڵاتان بە خەیاڵی پارەی پێئەدەن. بەڵام پێشنیارێکم هەیە ئەگەر قبوڵی بکەن. حوسێن بە ماکوان بڵێ بزانە پێشنیارەکەم قبول دەکات یاخودنا. ماکوان: بڵێ بزانم چییە؟ ڕافی: ئەگەر هەفتەیەک بتوانن دەستی بەو جەماعەتە بکەن، ئەم ئاڵتوونانە هەمووی تەزویر دەکەم و هەروەها تەزویرەکەیان ئەدەینێ و کوڕەکەش ئازاد ئەکەین. ماکوان: بیرۆکەیەکی چاکە، بەڵام ئایا ئیقباڵ دەتوانێت بەرگە بگرێ؟ ڕافی: بۆ پێی ناڵێ؟ ماکوان: باشە ئێستا پێی دەڵێم. بانگی ئیقباڵم کرد و پێشنیارەکەم بۆی باس کرد، لێکدانەوەمان کرد بۆ ئەوەی کە منداڵەکە هیچ لێ نەکەن، چونکە سکی دەستی ئەوانە بۆ وەرگرتنی ئەو ئاڵتوونە. جا بڕیار لای خۆتە. ئیقباڵ: هەرچەندە زۆر قەلەقم با پرسێک بە ئەڵڵا بەخش بکەم. تەلەفۆنی کرد بۆ ئەڵڵا بەخش و ئەویش ڕازی بوو. ماکوان: تەلەفۆنیان بۆ بکە و بڵێ وەرن بە ئاڵتوونەکەتان بدەینێ، بەڵام تا ڕافی ساختەی دەکات دەستیان پێ دەکەین، بەگریانەوە قسەیان لەگەڵ بکە با بزانن ناڕەحەتی تو پەلەتە، با ئەوان پەلە لە تۆ نەکەن، بەم زۆرە بوارە دەرونیەکە پێچەوانە بکەینەوە. ئیقباڵ تەلەفۆنی بۆ کردن و ئەوانیش وتیان هەر کات ئێوە ئامادە بوون ئەوە ئێمەش ئامادەین. ئیقباڵ داوای کرد لەگەڵ سەلامدا قسە بکات و قسەیان کرد. من و ئیقباڵ هەردووکمان دەستمان کرد بە گریان. سەلام الله دەیوت بابە، شەوان خەوم لێ ناکەوێ بیری تۆ دەکەم و بیری دایکم دەکەم.
بیری هەمووتان دەکەم. ئیتر من زەرگم بۆی دەکوڵاو خەریک بوو پەشیمان ببمەوە بڵێم لە قەبری باوکی هەرسی ئاڵتونە بەرەو با سەلام الله بگەڕێنینەوە. هەر چۆنێک بوو هەردوو لامان ئاراممان گر بەرەو ماڵی سامان گەڕاینەوە. حوسێن و ڕافی ڕۆشتن و ئاڵتونەکەم لەگەڵ خۆمان هێنایەوە و وتم بە ڕافی کە ئامادە بوون بەیەکەوە هەمومان دەڕوین. ئاڵتونەکان نابێ لە بەرچاوی من ون بێ، نەک لەبەر ئەوەی متمانم بە ئێوە نییە، بەڵکو لەبەر ئەوەی دوژمنمان زۆرە و ژیانی کەسێکشی پێوە بەندە. ڕافی بێخەم با لە تۆ زیاتر حەز دەکەم ئەو منداڵە ئازاد بێ. ماڵ ئاوایمان لە یەکتری کرد، بە ئیقباڵم ود لەگەڵ سامان بڕۆنەوە، منیش پاش کەمێکی تر دێمەوە بۆ ماڵەوە. ئاگاد لە ئاڵتونەکان بێ، خۆت بمرە بەز ئاڵتونەکان نەفەوتێری. ئیقباڵ بە خەمباریەوە وتی ڕوونە. منیش وتم دەسمە جێگایەک بەڵکو ئەو جنۆکانە پەیدا بن. نازانم بۆچی لە ئەڵمانیادام ئەوان بەجێیان هێشتوم. بەناو بازاردا دەگەڕام بە ئومێدی بینینی جنۆکەکانی هاوڕێم. لە ناکایەکدا پەیدا بوون، بەڵام ئەوان نەبوون کە من دەمویست. سورکی و ویرسان پەیدا بوون. ویرسان هاتە تەنیشم و لەگەڵمدا دەڕۆشت. پێمی وت دەمناسی یاخودنا؟ ماکۆن بەڵێ دەدناسم چ ماڵێکی، هەر من دەتبینم یان خەڵکی تریش. ویرسان بە ئارەزوی دڵی خۆت. ماکۆن هەتی و خۆ پێم نافرۆشی، با خەڵک نەڵێن ئەم کوڕەشێت بووە. خۆت دەرخە کە قسە دەکەین بەیەکەوە، دەنا ئەو فڕێنم بە ئاسماندا بە کەلامی خودا. ویرسان باشە بۆچی وا تووڕێیت؟ گوێگرە باش بزانە چی دەڵێم، بە تەمای ئەوە نەبی کە ئاڵتون تەزویر بکەیت. ئاگام لە هەموو شتێکتا، ئەوەی تۆ ئەتەوێ بە یەک مرز سەردەکەوێ، ئەویش ئەوەیە بیتە ناو گروپەکەمان و ببیتە کەسی یەکەمیش تێیدا، هەموو بڕیار لە لای تۆ وەردەگرین. ئەوەی سەسیل کردی هیچ نەبوو، خۆم فێری ئەوم کردووە. لە سیارەکە مهمترت بۆ دەکەم ئەگەر بیتە لامان. ماکوان جا ئەگەر وایە بڕیار لە من وەردەگرن و من کەسی یەکەمم ڕازیم، هەمووتان موسڵمان ببن و خوا ناز بن و دەستی برایەتی بۆ یەک درێژ بکەن و لەم شەیتانی و خراپەکاری و سحر و جادووە تەوبە بکە. ئەوەی من دەمەوێ ئەوەیە و تۆش برا گەورە بە و باڕێکەوین. ویرسان ئێمە ڕازین بە تۆ بە هەموو بڕیارێکت، بەڵام بە بنەما و یاسا و دەستوری ئێمە، نەک دەستوری تۆ. وە خۆ دەڵێی ڕوونە یاخودنا؟ ماکۆ بەڵێ ڕوونە. ئەزانی ئەوەکەی ڕوودەدا؟ ئەو کاتە ڕوودەدا کە ڕۆحم لە لاشم جیا دەبێتەوە، ئەو کاتەش ئاستەما شتی وا ڕوو بدات. ڕوونە ئێستا یاخودنا. ویرسان ئاگادار بە ساحیرەکانی هیندستان لەگەڵ من کار دەکەن، ئەو گروپە هیندیەش هەر لەگەڵ من کار دەکەن. جاماکوان بڕوا بکە، زۆر ئیشی جوان دەکەین. ئەوەی تۆ حەزی لێ دەکەی دێتە بەردەستت. کەس ناڵێ واز لە خواناسی و دینداری خۆت بهێنە، بەڵام گرێبەستی ئەوەمان لەگەڵدا بکە کە لە گروپەکەماندا کار بکەی. بۆ زانیاریشت خۆشت لەگەڵ ڕافی ماندوو مەکە و تەزویریشی بکات پێی دەزانی. ماکوان ئەو تۆ باسی چی دەکەی؟ ویرسان ئێستا سامان بە ڤایبەر تەلەفۆنت بۆ دەکەم، بزانە ئیقبال چی دەڵێ. ماکوان فشەکر ئەوە چی دەڵێ؟ فیلم و شتی وام لەگەڵ دەردەکەی یاخود نا؟ قسەکەم تەواو نەکرد زەنگم بۆ هات لە ڤایبەر لەلایەن سامانەوە. منیش هەڵم گرت. ئیقبال قسەی کرد و وتی ماکوان ئێستا ئەڵڵا بەخش تەلەفۆنی کرد، هندیەکان وتویانە بە تەمای ئەوە نەبن ئاڵتونەکە ساختە بکەن، دوای منداڵەکە دەکوژین. ویرسانیش بە دیارمەوە پێ دەکەنی. منیش ئارامیم لە بەر هەڵگیرە و هەتا توانیم دەستم داهێنایەوە بکێشم بە دەم و چاویدا. ئەوەندە بەهێزەوە دەستم گوشی و بۆی مۆشان کێشان بە دەمی پیاوێکدا بەهەڵە، لەگەڵ دوو کەسدا دەڕۆشتن. ڕێک تەخت بوو بە زەوێکەدا، دوانی لەگەڵدا بوو ڕایان کرد. منیش زۆر خەجاڵەتیم کێشا وتم ببوورە. ئازارێکم بۆ هادویستم دەستم ڕاپرسکێنم تا ئەو خەڵکم تێگەیان لەوانەیە 100 جار وتوێتم ببوورە. ئازارێک لە قۆڵمدا بوو، تەنها ویستم بیجوڵێنم بە قایمی. باش بوو کابرام ئاش کردەوە، تەلەفۆنم بۆ سامان کرد و وتم وەرنە دەرەوە با بڕۆین. هاتن و ڕۆشتین بۆ لای ڕافی. وتم هیچ مەکە برام، ئاشکرا بووین. ڕافی چۆن ئاشکرا بووین؟ جاسوسمان تێدایە یاخود چی؟ ماکوان نا، جاسوسی مرۆڤ نییە. ڕافی ئەی مادام چییە؟ ماکوان جنۆکە و ساحیرەکان هەواڵیان بۆ دەبەن. ڕافی منیش باوکم شتی وای بۆ باس کردوم. حوسێن سەیدا ماکوان چۆن دەزانی؟ ماکوان ئاخر چونکە منیش جنۆکەم هەیە.
حوسێن هاواری کرد الله ئەکبەر، ڕافیزی ڕێی کرد و سامان نیوە ڕۆح بوو. ئیقباڵش هیچ تێ نەدەگەیشت. ماکۆ ئەوە چییە حوسێن؟ حوسێن هەر خۆم زانیم تۆ ڕۆحانیت کاک ماکوان. ماکوان نەوەڵا هیچ شتێک نیم، ڕۆحانی چی ئەحمەدی نەژادیش نیم. گوێگرن تەزویرکردنی ئاڵتونەکان لەبیرکەن، ویرسان هەموو شتێک دەزانێ. حوسێن ویرسان کێیە؟ ماکوان جنۆکەی ئەوانە، واز لەم قسانە بهێنن و تەلەفۆنیەکیان بۆ بکەن، با منداڵەکە بهێنن و لە گۆڕینەوەیەکی خێرادا ئەم کێشەیە چارەسەر بکەین. دەزانم ئەم هەویرە ئاو زۆر دەکێشێ. ئیقبال جارێکی تر تەلەفۆنیان بۆ بکە و پێیان بڵێ با بێن بە زووترین کات لە ماڵی سامان بێ یان لە دۆنەرەکەی حوسێن منداڵەکە بهێنن و ئاڵتونەکەشیان بدەینێ. ئیقبال تەلەفۆنی کرد و پێیوتن ئێمە هەموو شتێکمان ئامادەیە و منداڵەکە بهێنن بۆ دۆنەرەکەی حوسێن. حوسێنش ناونیشانەکەی پێدان. هەمووی دەخولەکی پێنەچوو، لای ئەڵڵا بەخش تەلەفۆنمان بۆ کرا. داوای کرد کە دەبێت ئاڵتونەکان بگەڕێتەوە بۆ هیندستان و داوایان کردووە ماکوانیشی لەگەڵدا بێ. ئینجا منداڵەکە ئازاد دەکەن. ماکوان ئەوە زۆر ئاستەمە، هیچ کەس ناتوانێت ئەوە دەربکاتە دەرەوەی ئەوروپا، کەس ئەوەی پێ ناکرێت. ئایا منداڵەکە ئازاد دەکەن ئەگەر من بسم بۆ لایەن؟ ئەڵڵا بەخش ئەوان وایان وت دەڵێن بە مرزێک ئازادی دەکەین، ماکوان بە ئاڵتونەکانەوە بێت بۆ لامە. پاشان تەلەفۆنەکەیان داخستەوە وەوتم پێیان بڵێ منداڵەکە تەسلیم بکەن بە باوکی منیش و کۆڵە پشتەکەی خۆمان تەسلیم دەکەین لە پرۆسەیەکی دەست بە دەستکردندا. زۆر بێتاقەت بووم و تەلەفۆنم کرد بۆ خێزانم و پێم وت حەز دەکەم لەگەڵ ئانا و لین قسە بکەم. دوای ئەوەی بەدڵ پڕیەوە قسەم کرد و پێم وتن دیاری جوانم بۆ کڕیون، بەم نزیکانە دێمەوە و چاوەڕێی سەرویسی ئۆتۆمبیلەکەمم. نەمهێژ هیچ بزانن و تەلەفۆنم داخستە و پرۆسەکەمان ئەنجامدا. سەلام وڵات تەسلیم کرا و منیش بە کۆڵە پشتەکەوە خۆم تەسلیم کرد بەو دوو کوڕەی کە لە فڕۆکە خانەکە بینیانمە. سواری ئۆتۆمبیلێکیان کردم. 4 کەس بوون، دوان لە پێشەوە بوون و دوانی تریش لەم لاولاوە دانیشتن. لە دڵی خۆم داوتن بەخوا ئەگەر دەمانسە و چەکیان پێ نەبێ دەستیان لێ ئۆشێنم و ڕائەکەم وسی ڕووی نەداوە باڕوو بدە. بەڵام ترسی دەمانسەم هەبوو کە پێیان بێ، بۆم ئاشکران نەبوو. زوویش بە نەرمی ئەم کێشە بە قەبرغە و کەلەک و سکیاندا. ئەموت بزانم دەمانسە یا خوشتێکی ڕقی تێدا هەیە یا خوندە. نزیکەی نیو کاژمێر ڕۆشتین و کردیانم بە بینایەکدا. دیار بوو هۆتێل بوو لە دابەزیندا. ئەو دوانەی پێشەوە دەمانسەیان دەرهێنا و وتیان هەر زوڵەیەکی نەخوازراو بکەی ڕاستە و خۆ دەتکوژین. بردمیانە ژوورێکی زۆر خۆش. هەر خۆم بووم دەرگاکەم لێ داخرت. هیچ تەلەفۆنێکی تێدا نەبوو. منیش تەلەفۆنەکەمم دابوو بە جەماعەت و تەنها سیم کارتەکەم خست بووە گیرفانم. بە حوسێن و ڕافیم وتبوو هەر گیرام و منداڵەکەیان ڕادەست کرد پەیوەندی بکەن بە پۆلیسەوە. سیم کارت و پاسپۆرتەکەم لە گیرفاندایە بۆ ئەوەی لەو سەرەوە بتوانم بگەڕێمەوە، چونکە هیوای گەڕانەوەم هەبوو. ئەوانش کارەکەیان ئەنجامدا بوو، بەڵام پۆلیس بە گوێرەی پێویست نەهات بە دەمیانەوە. لە هۆتێلەکە مامەوە و خۆم شۆرد و نوێژم کرد و کەس نەهات بەلامدا. خەوتم تا بەیانی، هیچ کەسێکش دیار نەبوو. کە لە خەو هەڵسام ویستم بکێشم بە دەرگاکەدا. دەستمدایە دەرگاکە ڕاستەوخۆ کرایەوە. ئەوەن دەمزانی یەکێک لە کوڕەکانی فڕۆکە خانەکە لەوێ بوو. تۆزێ لە ئەمیتا باسان دەسوو. وتی فەرموو چیت دەوێت؟ ماکوان برا ئەوە چییە دەڵی دەوری ئەمیتا بازان دەبینی؟ بەیانیە و برسیمە نانێک ئاوێک نییە بیخۆم؟ ئەمیتا بازان ئێستا پێیان دەڵێم بڕێک فاستت بۆ بهێنن. ماکوان سوپاز ئەمیتاگیان. کردمیەوە ژوورەوە و دەستی بە قەدەر قاسی دەبوو. ئەوەندە درێژ بوو. گەڕامەوە ژوورە و دەرگاکەم لەسەر داخر. گوێم لێبوو بە تەلەفۆن داوای کرد خواردنم بۆ بهێنن. منیش وام دانابوو ئەو بڕوات و دەرگاکە بشکێنم، بەڵام هیچ هیوایەکم نەما. کە گەڕامەوە حەسقی لەسەر بێدەکە دانیشتم. ڕاستەوخۆوتم حەزەگیان یاخوا بە خێر بێت تۆ. حەسقی گوێگرە ماکوان پلانەکە زۆر ترسناکە. ئەم شەو بەنزت دەکەن و بلیتی فڕۆکەیان بڕیوە بۆ هیندستان، واتە گەشتەکەتان لە ئەڵمانیاوە بۆ دووبەی و پاشان بۆ هیندستانە. بۆ ماوەی 24 کاتژمێر بەنزت دەکەن و ئەتخەنە ناو تابوتێک، واتە مردویت تۆ لە خانەوادەیەکی هیندیت و تەرمەکەت دەبەنەوە بۆ ئەوێ و تا 10 کاتژمێر ئینجا دەگەنە ئەوێ.
ئەوان لەوانەیە ئێوارە دەرمانی بێهۆشیەکەت بۆ بکەنە ناو خواردنی ئێوارەوە، بۆیە ئێستا تێرنان بخۆ، بەڵام ئیتر هیچ زۆرە خواردن و خواردنەوەیەک نەخۆی بۆ ئەوەی نەخەوی تا ئەتخەنە ناو تابوتەکەەوە کە سوویتە فڕۆکەخانە لەوێ ئاگادارت دەکەمەوە ئەو کات وەرە دەرەوە، بەڵام لە دوای کۆتانان خواردن کە بۆ دەهێنن خۆت بکە بە خەوت و بۆ ئەوەی بزانن کە دەرمانەکان کاریگەری هەبووە لەسەر. ماکوان ئەی ئاڵتونەکان چی لێ دێت؟ حەسقی خەمت نەبێ بۆیە وا دەکەن بۆ ئەوەی دەری بکەن بۆ هیندستان. ماکوان حەزی برام ئەو ویرسانە بێقیمەتەم بینی، زۆر سەخیفە، ئاگادار بە ئاگای لێمان نەبێ. حەسقی خەمت نەبێ سەسیل سووە سەرقاڵیان بکە بۆ ئەوەی هەواڵەکەت بۆ بهێنم. ماکوان ئەی ئافرین سەسیلە سیلاوی برامە، دوای ئەوەی نانی بەیانیم خوارد لە ژوورەکە چاوەڕێم کرد تا ئێوارە، کاژمێر پێنج بوو، خواردنێکی زۆر خۆشم بۆ هات، هەمووشی لەسەری نووسرا بوو حەڵاڵ، چەند زۆرێک ساردی و شەربەت و ئاو هاتبوو لەگەڵیدا. ئەترسام لەوەی چاودێریم بکرێت لەلایەن جنەکانی ویرسانەوە، بۆیە دەستنوێژم گرت و دەستم کرد بە نوێژ و ئینجا بە دەنگی بەرز نوێژم دەکرد بە حیساب نوێژی مەغریب، هەرچەندە نوێژی مەغریب هێشتا مابووی. لەم ماوەیەدا نوێژکردن دروست نییە، بۆیە بەس قورئانم دەخوێن، هەرسی شەیاطین بوو فراند من بە کەلامی خودای پەروەردگار. دوای ئەوەی زۆرێک لە خواردنەوەکانم ڕشتە تەوالێتەکە و هەندێکیشم هێشتەوە، خۆم کرد بە خەوت و سندوقێکان هێنا و ناوەکەی هەمووی ئیسفنج بوو، زۆر نەرم بوو، دوو کونی خڕی لەم لاولاکەیەوە هەبوو، لاقاسیشمەوە کۆڵە پشتەکەیان پێچا بوو بە سیمی ئەلەمنیۆم و خستیانە سەر سنگم و هەڵیان گرتم و ڕۆشتین. خەریک بوو دەخنکام، بەڵام هیچ چارەیەکم نەبوو، هەر دەبوو ئارام بگرم. لەو کاتەشدا تەنگاو بووم، خەریک بوو خۆم پیس دەکرد، هیچ چارەیەکم نەما، ناچار ئیسفنجەکەم خوسان. نزیکەی 1 سەعات زیاترمان پێچوو، لە ڕێگادا دابەزین، ئیتر زانیم گەیشتوونەتە فڕۆکەخانەی دۆسڵ درۆف. منیان تەسلیم کرد و ئاگام لێبوو سواری قایشەکیان کردم و 2000 دامی بە زەویدا. ئیتر ئەو کات زانیم لە دەستی ئەمیتا باجان ڕزگارم بوو، دوو کرێکاری فڕۆکەخانە هەڵیان گرتم تا بم خەنە سەر ئۆتۆمبیلی گواستنەوەی جانتاکان بۆ ناو فڕۆکەکە. حەسقیل هات تەنها بە دەنگی لە پەنای گوێمدا وتی پیای بکێشە ماکوان، کاتی هاتووە. منیش کێشام بە سەقفی تابوتەکەدا، کەسی ئەو دوو کرێکارە منیان کێشا بە زەویدا و ڕایان کرد. پشتم زۆر ئازاری پێگەیشت، ئەوەندە قایم کێشامیان بە زەویەکەدا تابوتەکە شکا. منیش هاتمە دەرەوە، زیاد لە 20 کرێکار و مۆزەفی لێبوو ئەو جێگایە، بەڵام هەمویان ڕایان کرد. منیش بەهۆی تەنگاویەوە لەشم هەمووی پیس بوو. یەکێکی پیریشان هاتبوو لام و وای دەزانی لە بەهەشتەوە هاتوومە و شوێنی میزەکەم ئاوی بەهەشتەوە پێمەوەیە، هەر بە زمانی ئەڵمانی دەیوت یەزز یەزز، نەی دەزانی ئەمانە هەمووی میزە. هاتمە دەرەوە و کەسی نەپرسیم تا هاتمە دەرەوەی کۆنتڕۆڵ. دوو پۆلیس هەستیان پێکردم، زانیان نائارەمم و ئاسایی نیم. هاتن وتیان پاسپۆرتت پێ یاخودنا. دامە دەستی وتم ببورن بە هەڵە ئەم جانتایەمان ناردووە، پاسپۆرتی منداڵ و خێزانەکەمی تێدایە. یارمەتیان داوم هاتووم بۆ ئەوەی فریای فڕۆکەکە بکەوم و دەسم بۆ هیندستان. باش بوو ئەوانیش باوەڕیان کرد و ڕزگارم بوو هاتمە دەرەوە. لە هۆڵی چاوەڕوانی قەرە باڵغیەکی زۆر بوو، وەزبەی حەج و عومرە بوون، دەڕۆشتن بۆ عومرە، پڕ بوو لە موسڵمانی تورک و عەرەب و سۆماڵی و پاکستانی. منیش ویستم بسمە دەرەوە، ئیقبال و سەلام وڵڵام بینی، لە خۆشیدا 2000 هاوارم کرد بە دەنگی بەرز، سەلام وڵڵا سەلام وڵڵا. هەرسی حازی و حازیژن بوو لە فڕۆکەخانەکەدا تەماشای منیان دەکرد و دەستیان بۆ بەرز دەکردمە و دەیانوت عەلەیکومە سەلام. منیش هیچ خۆم تێک نەدا و پێم ئەوتن خوای گەورە عومرەکەتان لێ قەبوڵ بکە و ساڵێکی تر بەنیازی حەج سەفەر بکەن. لە خۆشیە باوەشم کرد بە ئیقبال و سەلام وڵڵا. پرسیم چی دەکەن لێرە؟ ئیقبال هیچ هیوامان نەما، بۆیە سامان بۆ دووبەی بلیتی بۆ بڕینەوە، دوای لەوێوە دەچین بۆ کابوو. بۆم دەرکەوت بە هەمان فڕۆکەیە کە بڕیار بوو من برن بۆ هیندستان، بەڵام لە دووبەی جیا دەبوونەوە. بە ئیقبالم وت دەیکەواتە بلیتەکان فڕێ بدە و وەرە با بڕۆینە دەرەوەی فڕۆکەخانە. گەڕامەوە بۆ لای سامان و خۆم شۆرد، زۆرم برسی بوو، کاژمێر نۆی شەو بوو، لەگەڵ خۆم هەمویانم بر بۆ دۆنەرەکەی حوسێن. لە ڕێگادا سامان هەر دەستی بە مندا دەهێنا و دەستی ئەخستە سەر سنگم و ئەیوت کاک ماکوان تۆ مرۆڤی، تخوا پێم بڵێ چی ڕوویداوە؟ ماکوان سامانگیان با تێر دۆنەری سەیدا حوسێن بخۆم، ئەو کات هەموویت بۆ باز دەکەم.
بەدەم ڕێگاوە هەرموو جامە لەو قسەی خۆشم بۆ سەلام وڵڵا دەکرد. زۆرم خۆش دەویست منداڵێکی زۆر خوێن شیرین بوو کە گەیشتمە لای دۆنەرەکە سەیدا حوسێن بینیمی پڕ بەدەمی هاواری کرد و وتی مەدەد یا ئەڵڵا مەدەد. هات بۆ لام و باوشی پێدا کردم و وتی خۆ من هەر ئەمزانی بە سەربەرزی دەیتەوە ئەڵڵا مەدەد. دەستی ماز دەکردم و هەر دەیوت یا ڕەب تەوبە یا ڕەب تەوبە. زۆر بەهێز بوو نەم دەتوانی دەستم دەربهێنم. بە هەردوو دەستی ڕاستمی گرتبوو. دەستی ماز دەکردم نەزارێک و نەدەجار. منیش تووڕە بووم. ئەرێ کاکە بەسەوا نابێ ئەو خەڵکە تەماشامان دەکەن وا دەزانن هاوڕەگەز بازین. بیکە بەڕای خوا دەستم ئازاد کرد. من خودا ڕزگاری کردم تۆ بۆ وا دەکەی. مردم لە برسە ئادەی دۆنەرێکی دەبڵم بۆ دروست بکە و بزانت زەماعەتیش چی دەخۆن. حوسێن دەمزانی دەیتەوە دەمزانی ئەوانیش ڕسوا دەکەی. ماکوان ڕسوایشی من ڕام کردووە لە دەسێن. خۆ هیچ نەدەسوو بە مێشکیدا هەر ئەیود مەدەد یا ئەڵڵا مەدەد. دوای بۆم دەرکەوت ئەم حوسێنە یەکێکە لە سۆفیەکان و زۆر دینداریشە. حوسێن چی دەخۆن بۆتان دروست بکەم و ئاڵتونەکانشتان هێناوەتەوە یاخودنا. ماکوان خواردنم بۆ دروست بکە و ئاڵتونەکانیش سەلامەتن بێخەم بەلای خاوەنەکەیت. حوسێن تەلەفۆن دەکەم بۆ ڕافی بابێت بۆ لامە. تەلەفۆنی هەڵگرت و بە ئەڵمانی دای بە یەکدا و لەگەڵ ڕافی قسەی کرد. گوێم لێبوو باسی شێخ و موسڵمان و ئیسلامی دەکرد. بۆیە بە سامانم وت حوسێن چی دەڵێ بە ڕافی. سامان ڕافی دەڵێ پێم نەوتی ماکوان شێخە و لە دەست ئەواندا نییە تا بتوانن شتێکی لێ بکەن. خۆم شتم لێ دیوە ئەوە گەڕاوەتەوە و سپاردەکەشی پێ و وەرە بۆ لامان. لە کاتی نان خواردندا بووین ڕافی خۆی کرد بە ژووردا و هات بۆ لامان. باوەشی کرد بە مندا بە ئینگلیزی وتی پێدەچێ حسابت لەسەر بکەم. ماکوان سوپاس ڕافی هیوام وایە پیاوی باشی وەکو تۆش دوای مردنی لەگەڵ خەڵکی باشدا بێ. وتم حوسێن بۆی بکە بە ئەڵمانی. حوسێنش بۆی وەرگێڕا. ڕافی تێناگەم کاک ماکوان مەبەستت چییە بۆ دوای مردن؟ ماکوان ئەی لەم ژیانەدا چەندە باشوی بەڵام تەڕەفی خودا نەبیت هیچ ئەرزشێکی نییە. ڕافی ئێمنش بڕوان بە خودا هەیە زۆرش بڕوان پێیەتی و هەمیشە لە دڵمدایە. ماکوان وانییە تۆ بڕواد وایە خواکەت بەزنەوەکانی بنی ئیسرائیلی خۆش دەوێت ئەو خودای ئێوە تەنها چەند کەسێکی خۆش دەوێت. ڕافی ئەی خواکەی تۆش هەروایە دەبێت تەنها موسڵمان بیت و ئیسلام هەڵبژێری ئەوانی تریش بۆ ناو ئاگرە وایە یان نا. ماکوان بە دڵنیاییەوە وایە بەڵام پێوەرەکەت هەڵەیە کە پێوەری خودای خۆت بە خودای ئیسلام بکەیت. ئەزانی بۆچی؟ ڕافی بۆ هەڵە لە چیدایە لە پێوەرەکەمدا؟ ماکوان هەڵەکە لەوەدایە کە خوداکەی ئێوە خوای تەنها خانەوادە و خێزانێکە بەڵام خواکەی ئێمە خوای هەموو بوونەوەرەکانە. هەموو دەتوان ببنە خاوەنی خواکەی ئێمە کە پەروەردگاری ئیسلامە. بەڵام ئایا تۆ ڕازیت کوردیان عەرەبیان هەر گەلێکی تر ببێتە جوولەکە؟ ڕافی وایە دەبێت لەنەوەی ئیسرائیل بێ واتە یەهودی بێ. ماکوان کەواتە خواکەی تۆ زۆر بچووکە بەڵام خوداکەی ئێمە خودای هەموو خەڵکیە. ئیسلام خانەوادەیەک نییە. ئیسلام منهەجە ئاینە و دینە. ئەوێ هەڵی دەگرێ خاوەنێتی تاپۆکەشی لەسەر عەرەب یاخود لەسەر گەلێکی تایبەت نییە. ڕافی گیان بزانە جیاوازی ئێمە و ئێوە زۆر گەورەیە. ڕافی ڕاستە تا ئێستا بیرم لەوە نەکردوتەوە. حوسێنش دەستی کرد بە قسەکردن لەگەڵ ڕافی و کەمێکی پێچوو سەیدا حوسێن دەستی کێشە بە مێزەکەدا خەریک بوو لێی بدا. منیش هاوارم کرد بە سەریاندا بۆسنەوە بۆ تووڕەبوون. سەیدا حوسێن کاکە تەنها وتومە خواکە ئێوە بسووکە و منداڵە و هێشتا گەورە نەبووە میز دەکا بە خۆیدا. ئەویش دەڵێ منیش بە خوداکەی ئێوە بڵێمەوە. منیش وتم وا بڵێ وەکو دۆنەر ئەو دەم لە شیش. ماکوان جاسۆن دەبێ وا بڵێ ئەی کە وەک دۆنەر ئەیدەی لە شیش ئەویش ئەتوانێت تۆ بداتە بەرچەقۆ و وەکو مەڕ سرت ببڕێ. ئەمە لەکوێ ئیسلامدا هاتووە قسە بە خواکەیان بڵێ. ئەگەر ئیسلامت خۆش دەوێت و ڕازگۆی دەبێت داوای لێبوردنی لێ بکەی. سەیدا حوسێن لای خۆی تۆ سۆفی چەند پیتێکی هەیە کە لە خودی وشەکەیەوە وەرگیراوە. پیتی سین واتە سینە ساف بێ. پیتی واو لەوید و مەحەبەت و خۆشەویستیدا بێ. پیتی فا واتە فانی بێ لە لاد ئەم ژیانە بە پارە و سەروەت و سامانیەوە. فانی بەواتای فەنابوون نا بەڵکو بەواتای پشتێکردن. پیتی یا واتە لە یادی خودای پەروەردگارە بێ.
چۆن قسە بە خوداکەی دەڵێیت و منیش لەگەڵ ڕافی دەڕۆم. دەستی ڕافیم گرت و هاتینە دەرەوە. سەیدا حوسێنش لەگەڵماندا هاتە دەرەوە وتی باشە ببورن. سەری منی ماس کرد و تەوقەی کرد لەگەڵ ڕافیدا. وتی بڕۆن دانیشن شیرینی دەهێن و دەیخۆین. کۆتایم بە مەزیسەکە هێنا و وتم ئاگاتان لە ئیقبال بێت و من دەڕۆمەوە بۆ نەرویز. فەرمون ئەوە فرۆشیار و ئەوەش کڕیار. هەردووکتان لێرن و من دەگەڕێمەوە و پارەشم ناوێ و هیچ شتێکم لە ئێوە ناوێ، نە ماڵ و نە سەروەت و نە سامان، هەمووی بۆ خۆتان هەڵگرن. سەیدا حوسێن ناهێڵم بڕۆی، باسی تۆم کردووە لە تەکەی شێخ موستەفای نەهری، دەچین بۆ لای ئەوان، حتمێکمان بۆ دامەزرێنە. ماکوان براکەم من ئەو شتانە ناکەم و ناشی زانم، خێزانم بە تەنهایە و دوکانێکم بەسەردا جێهێشتووە، دەبێ بە زووترین کات بگەڕێمەوە. هەفتەیەک زیاترە لە کاتی خۆم بەسەر چووە، ناشمەوێ خێزانم بە تەنها جێبێڵم، ئەرکی زۆرە و منداڵ و دوکان و هەتا دوای. لەبەر ئەوە من بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ، احتیرامی ڕافیش بگرە. ماڵ ئاوایم کرد لە حوسێن و ڕافی و چوینەوە بۆ ماڵی سامان و زۆر سوپاسی سامانم کرد. وتم ئەگەر برایەتی منت قبوڵە ئاگاداری ئیقبال بە، من بەخواتان دەسپێرم. لە دوای نوێژی بەیانی دەردەچم، بە ئیقبالم ود هاوکاری ئەو خەڵکە بکە کە هاوکاری دەکەن، زارێکی تر ڕەفیقایەتی من نەکەن، منداڵی خۆتان بۆ کار و کەسابەت و پارە پەیداکردن بەکار بهێنن. بە ئەڵڵا بەخشیش بڵێ ماڵی دنیا ژیانی منداڵێک ناهێنێ. بۆ بەیانی دوای نوێژ دەرچووم، خوا حافیزیم کرد و لە ڕێگادا ئۆتۆمبیلەکەم لە بنزین خانەیەک پڕ کرد و قاوەیەکم کڕی. لەو کاتەدا ویرسان لە پشمەوە ئامادە بوو. ویرسان خۆت تێک مەدا، هەر دەمەوێت قسەت بۆ بکەم. ماکوان گوێم بۆ بگرە، لانەسی لێرە ئەو قاوەیە دەکەم بە سەر و چاوددا. لێرەش چیرۆکەکە ڕادەگرین، هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکان باز بکەین. بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەم جارەمە. هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەیەکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە، دەتوانن هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.